بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هۆشیاری مین و تەقەمەنی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. مین و جۆرەکانی لە هەرێمی کوردستان یەکێکە لە مەترسیە تەواو نەبوو دوانە بڕاوەکانی ئەم وڵاتە و ساڵانە چەندان هاوڵاتی سڤیل و بێتاوان دەبنە قوربانی ڕوودا و تەقینەوەکانی مین لە هەرێمی کوردستان و بەمەش ترس و بیمێکی زۆر لای هاوڵاتیان دروست بووە. لە ئێستادا بەهۆی وەرزی بەهار و گەشتکردنەوە هاوڵاتیەکی زۆری کورد دەچنە دەشت و ناوچە گەشت و گوزاری و شاخاویەکان بۆ گەشتکردن و هێنانی بەروبوومی ڕووەکی. ئەوەی جێی مەترسیە بۆ هاوڵاتیان بوونی ئەو هەموو مین و تەقەمەنیەیە لەو ناوچانەدا. لەم بەرنامەیەدا باز لە هۆشیاری مین و تەقەمەنی دەکەین و هەوڵی حکومەت و ڕێکخراوەکان دەکەین بۆ نەهێشتنی و بنبڕکردنی مین لە هەرێمی کوردستان. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز محەممەد نەقیب شارەزای بواری مین و هۆشیاری تەقەمەنیم کردووە. مامۆستایان زۆر بەخێربێ بۆ بەرنامەی باس و خواست. سپاس بۆ جەنابتان دەستخۆش بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس مامۆستا سەرتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانین مین چییە بە چ شتێک دەگوترێ مین ئایا مین هەر تەنها جۆرێکیە یا هەم ئاسەوار و شوێنەوار و بەجێماوی ئەو هەموو تەقەمەنی کە لە دەشت و شاخەکانە هەیە پێی دەگوترێ مینەویش؟ خۆی مین وشەیەکە لە فەرهەنگە ینی بەکارێت بۆ کۆمەڵێشت. مین خۆی چەکێکە ئامادەیە بۆ تەقینەوە لە هەموو کات و ساتێکە. بەڵام لێرە کە ئەڵێ وشیارکردنەوە لە مەترسی مین کە ئەڵێ مین هەمووی ئەگرێتەوە پاشماوە جەنگیەکان ئەگرێتەوە کە نەتەقیبێتەوە، کە هاوێژرا بێت و نەتەقیبێتەوە، کە ئەمبار کرا بێت و نەتەقیبێتەوە، بە هەمووی ینی پێکرێ ینی بە وشە ئینگلیزەکەی ئەڵێ ماین ریسک ئەدووکیشن ینی ماین ئەکشن کاروباری مین وشارکردنەوە لە مەترسی مین و تەقەمەنی. لێرە ئەو مینە تەنها مین نییە مەبەستی مین و پاشماوە جەنگیەکانە. هەچەنە ئێستا بەهۆی ئەم شەڕانەی دواییش ئافرەیەکی تری شاتە ناو بەزمەکە و کە ئەویش بۆمبی چێنرا و تەڵەی بێئاگایەکە پێڵەن بە زمانەکەی تر ئەبواناسبە. ئەوە بەس بابەتێکی جایە لە بواری مین. بەڵام مین جۆرە چەکێکە ئامادەکراوە بۆ تەقینەوە ئامانج لێی کە دوژمن بپێکیت. بەڵام هەرچەندە لە هەموو جەنگەکانە کە ڕوویاوە لەسەر ئاستی جیهان تەنها خەڵکی سێڤیڵ و خەڵکی بێتاوان ئەبیە بە قوربانی ئەم مینانە. عێراقیش و هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەم ئافەیە و لەم کێشەیە. بەڵێ مامۆستا هەرێمی کوردستان کارەساتی زۆری بەسەرداتەوە بە تایبەت کە شەڕی نێوان عێراق و ئێران کە ماڵوێرانیەکی زۆری بۆ هەردوو گەل و خەڵکێکی سڤیل بە دوای خۆیانە پاژماوەی ئەم جەنگە یان بۆ نمونە شوێنەواری ئەم جەنگە بەسەر هەرێمی کوردستانەوە بۆ هاوڵاتیان چییە؟ دیارە لە ئاکامی ئەو شەڕە یەک بەدوایان یەکانەی کە ڕژێمەکانی حکومی عێراقیان کردووە ڕێژەیەکی زۆر مین و تەقەمەنی لە هەرێمی کوردستان بەجێماوە کە مەزەندە ئەکرێ بەسەر و 6 ملیۆن مین لە هەرێمی کوردستان هەبێت. ئەمە جگە لەو پاشماوە جەنگیانە کە بریتە لە گول لە تۆپ و گول لە هاوەنوانە بە شێوەیەکی پەرتوبڵاو لە هەموو شوێنێکە هەیە. یعنی ئەچیتە هەر شوێنێکەوە بینی ئەم تەقەمەنیانە لە هەموو شوێنێک بوونی هەیە کە ئەمانە زۆربیان زیندوون و مەترسی هەیە لەسەر ژیانی خەڵک. بۆیە ئەو ڕێژەیە ئەچەنە ڕێژەیەکی زۆر دەقیقیش نییە، بەڵام مەزەندە ئەکرێ بە زیاتر لەو ژمارەیە کە عەرز جەنابتم کرد. بەڵێ مامۆستا نزیکەی 30 ساڵ یا زیاترە هی واشیان هەیە نزیکەی سەدەیەک مین لە نێو خاکات چێنراوە وەکوڵێ دانراوە. ئایا مێژوویەک یان کاتێک پێویستە بۆ لە ناوچوونی مینەکان یان مین بە چ شتێک لە ناوەچێ؟ بۆ منە ئایا هۆکارە سروشتەکانی وەکو باران و باوبۆران و لافا و ئاگرکەوتنەوە ئەمانە ئەبنە هۆکارێک بۆ لە ناوبردننی مینەکان یان مین تاکەی هەردەمێنێتەوە بەردەوام بێ و جێی مەترسیە بێ بۆ هاوڵاتیان؟ وەڵای ئەوی زانیاری تەواو هەبێ لەسەرەوە بابەتە مین بۆ سەدان ساڵ بە زوندێتی و بە ئەکتیڤیە مێنێتەوە. تا ئێستش مینەکانی جەنگی جیهانی یەکەم و دووهەم ئەتەقنەوە و ئەگەر ببینی بەعزێ جار هەندێ مین ئەدۆزرێتەوە لە وڵاتە ئەوروپیەکان تا ئێستا بە زوندیەوە و ئامادەیە بۆ تەقینەوە. ئەو مینانە بازێکی دروستکراوە لە کانزا، بازێکی لە پلاستیک، بازێکی لە تەختە بە شێوەیە دروستکراوە کە کاریگەری سروشتی لەسەر زۆر کەم بێت.
تەنانەت ینی ئەو ئامرازانە و فاکتەرانی کە بەڕێزت ئاماژە و پێیا وەکو لافا و ئەوانە یان هەندێک خەڵک سووتاندن بەکارهێنن بۆ کێڵگەمینەکان وانە قەیناکە تۆ کێڵگەیەکی مینەیەیت ئەی سووتێنیت مینێکە تەقێ دوانە تەقێ بەڵام سەدانی مینی تر لەژێر زەویایە بە زوندێتی ئەمێنێتەوە ئەنجاکو بەهۆی ئەوەی کە مێژووی مین لە هەرێمی کوردستان ئەوە تقریبەن 30 ساڵمان تێپەڕ کرد زۆربەی مینەکان ئێستا لەژێر زەویدایە و نابیندرێت بە چاو بۆیە یەک تەبەقە گڵی بەسەرەوەیە و ئامادەیە بۆ تەقینەوە کە کاتێک تۆ بدەوێت بیسووتێنی ئەو زەویە ئەو مینان لەژێر زەویان بە زوندێتی ئەمێنێتەوە هیچ کاریگەری لەسەر نییە بۆیە ینی ئەوەی شێکێکە لەو ڕێگانەی کە هەندێ براجوتیار بەکاری ئێنن کێڵگەکانیان ئەسووتێنن ئەڵێ نەجاتمان بێ لە مینەکە ڕەنە مینێ بتەقێتەوە دوام تەقێتەوە بەڵام ئەوانەی تر زیاتر هەستەوەرە بن و ئامادەم بۆ تەقینەوە لە هەر کاتێکە باو لافا و ئەوانە ینی لە شێوەی زانستی سێریکەین لافا و کاریگەری هەیە لەسەر مین لە ڕێگایەکی تر ئەویش احتیمال لێک دوانە بتەقێنێتەوە هەندێک مینە گوێزێتەوە لە سنوورێکەوە بۆ سنوورێکی تر ئەیبا لە زەویەکەوە بۆ زەویەکی تر کێشەکە زیاترەکە یان ئێستا کە بارانی بەخۆر ئەبارێ مینەکانی گوێزێتەوە لە زەویەکەوە بۆ زەویەکی تر ئەمە گرفتی مین زیاکە کەمی ناکاتەوە لەبەرەوەی زەویەکی پاک کە مینی تیانە بۆ کە خەڵک بەکارێناوە خەڵک چاوەڕێەوە ناکات لە عەرزەکەیان بۆ مینێگەوێ بەڵام بۆی باوبۆرانە و مینێک هاتووە ئەو کاتە مەترسیەکەی زۆرترە بەڵێ جاکو ئەوە یەکێکە لەو کێشانەی کە ساڵانە چەندین حادیسەمان هەیە بەهۆی ئەو مینانەی کە لە شوێنێکەوە ئەو گوێزرێنە بۆ شوێنی تر بەهۆی لافاوە بەڵێ مامۆستا ئەمڕۆ ڕۆژی جیهانی هۆشیاری مینە ئەم ڕۆژە مێژووەکەی بۆکەی ئەگەڕێتەوە هۆکاری ئەوەی کە ئەم ڕۆژە تەرخان کراوە بۆ مین و هۆشیارکردنەوەی خەڵکی لە چیەوە سەرچاوی گرتووە دیارە 4 نیسان ڕۆژی جیهانی وشیارکردنەوەیە و پاڵپشتیکردن لە چالاکی کاروباری مین بەهۆی ئەوەی کە وڵاتان ڕێژەیەکی زۆر مین و تەقەمەنی تیا چێنراوە زیاتر ئێستش لە 6 وڵات هەیە لە جیهانە مین و تەقەمەنی تایە و پاڵپشتی نێودەوڵەتی بۆ ڕێکخراوەکان و بۆ کاروباری مین کەم بووبەوە نەتەوەی گرتوەکان لە ساڵی 2005 کۆبوونەوەیەکی کرد و بڕیاریە 4 لە هەموو ساڵێ بێ بە ڕۆژی جیهانی وشیارکردنەوە پاڵپشتی کاروباری مین مەبەست لێ پاڵپشتی ئەو ڕێکخراوانە بکرێ و ڕێکخراوەکان پارەی زیاتر پیا بکەن بۆ ئەوەی کارەکانیان چڕکەنەوە لە وڵاتانی پیس بۆ بە مین و تەقەمەنی و هەروەها حکوومەتە ناوخۆیەکان وڵاتەکان خۆیان لەسەر ئاستی ناوخۆ زیاتر پاڵپشت بن و هەمانگی بکەن لەگەڵ ڕێکخراوەکان و دەستکراوە بن بۆی ڕێکخراوەکان زیاتر ڕۆیان تێکە مافی ئەو کەسانەی کە لە بوارە ئیشەکەن پێویستە زیاتر فراهەم بکرێ ئەوە شێکێکە لەو خاڵانە کە مەندامەکان کە بەهۆی مین و تەقەمەنیەوە کە مەندامە بن چ خەڵکی هاوڵاتی چ ئەوانی لە بەرنامەکە کارەکەن وەکو مینلابەر و تووشی ڕووداوە بن داکۆکی لە مافی ئەوانەشەکەوە پێویستە حکوومەتەکانی ناوخۆیی و حکوومەتی خۆجەیەتی زیاتر پاڵپشتی ئەو کە مەندامانە بێ بۆیە 4 نیسان لە هەموو جیهانە لە ساڵی 2006ەوە دەست پێکرا بە ئاهەنگگێڕان بۆی حکوومەتەکان وشیار بکرێنەوە نەک وشیار بکرێنە لە مەترسیمی وشیار بکرێنەوە بۆ ئەوەی زیاتر پاڵپشتی پرۆسەی چالاکی مین بن و خۆشحاڵیەوە ئەیڵم ئێمە وەکو هەرێمی کوردستان لە 2006ەوە تا ئێستا هەموو ساڵی ئەم یادەمان کردوتەوە و ئەوەی کە تێبینیش بکرێت لەم 1-2 ساڵی ڕابردوو پاڵپشتێکی باش بۆ هەرێمی کوردستان هات ژمارە ڕێکخراوی نێودەوڵەتی زۆر ڕووی کردوتە هەرێمی کوردستان ئەویش بەهۆی ئەوەی کە ئەتوانم بڵام سیاسەتێک هەیە کە بەرنامەی کاروباری مین لەم هەرێمە بەڕێوە ئەبا دەرگای واڵا کردەوە بۆی ڕێکخراوەکان زیاتر ڕووکەنە ئەم سنوورە و کاراسانی بۆ کراوە یعنی هەندێک ڕێکخراویشمان هەبووە تەنانەت لە باشوور و ناوەڕاستی عێراق کاریان کردووە ئێستا هاتوونەتە کوردستان بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان کاراسانی زیاتریان بۆ کرد بەڵێ ئەم یادە کە جەنابەت فەرمووی لە 2006 یادی ئەم ڕۆژەتان کردوتەوە چ سوود و گرنگیەکی هەیە یان ئێوە لەو یادەدا چیتان بە خەڵک بە کەم ئەندامان بەوانە بەخشیوە کە مەترسی مینیان لەسرە ئەمە لەم یادا پەیامی خۆپاراستن لە مەترسی مین و تەقەمەنی بە شێوەیەکی بەربڵاو بڵاوەکرێتەوە کەناڵەکانی ڕاگەیاندن بە خۆشحاڵیەوە تەختەی هەموو ئەو چالاکیانە ئەکەن و پەیامەکان بەخشن بە خەڵک و هەروەها فشارەخرێتە سەر خەڵک سەر حکوومەت بۆی مافی کەمەندامان بە ینی بەداخەوە ینی ئەمەیە بڵم حکوومەتی هەرێمە تا ئێستا مافی ئەو کارمەندانەی مین هەڵگرتنەوەی نەیاوە کە
کەمەندان بوون بەهۆی مین و تەقەمەنیەوە. بەس هەموو ساڵێک ئێمە بیریان نەخێنەوە فشارە خینە سەری لە بۆنەیەکی وا و لە یادێکی وا و لە مەراسیمەکانە. هیوادارم کە حکوومەت بە خاڵەکانی خۆیان بڕاتەوە بە تایبەتی مافی ئەو کەسانی کە لەم بەرنمەیە کەمەندان بوون. ئەمێ شتێکی تر ئازی جەنابتانکەم یعنی کە ئەم ساڵ هاوتا لەگەڵ ڕۆژی جیهانی و شاری مین دوو کەمپینی جیهانی بەڕێوە ئەچێت لەسەر ئاستی جیهان. کەمپینی یەکەم ئەڵێ Together Against Mines پێکەوە دژ بە مین. کەمپینی دووهەم فنش دەجۆ بای 2025 کارەکان باتەواوکەین تا 2025. مەبەست لەم دوو کەمپینە چییە؟ لە کەمپینی یەکەم ئەڵێ ئێمە هەمومان دژ بە مینین، با هەموو خەڵک بزانێت کە هەمومان ڕقمان لە مینە دژ بە مینین و تواناکان چڕ بکرێتەوە بۆ ئەوەی پارەی زیاتر تەرخان کرێت بۆ لە ناوبردنی مینەکان. کەمپینی دووهەم ئەیە فشار خاتە سەر حکوومەتەکانی وڵاتەکان بۆی هەندێک پارە تەرخان کرێت بۆ هەڵگرتنەوەی مین و تاکو بە هیوای ئەوەی کە تا 2025 گیانە بینین پاک لە مین و تەقەمەنی. یان یاخود بڵین لە کاریگەری مین و تەقەمەنی چکە ئەستەمە بڵین گیانێکی پاک لە مین و تەقەمەنی. بەڵێ مامەساوە گەزانین مینەکان ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیانە بە شێوەیەکی گشتی مین لە مینێکی شخصی و تاکە کەسیەوە هەتاوەکو ئەو مینانی کە بۆ دژە تانک و زرێ پۆشەکاندا ئەنرێن ئەمە جۆری جیاوازە. ئەو جۆرانەی لە مین ئەو جۆرەی لە مین کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئێوە وەکو بەڕێبەرایەتەکان تا ئێستا ناسی بێتتان و شارەزاییتان لەسەری هەبێت کام جۆرەیە؟ چ جۆرە مینێکمان لە هەرێمی کوردستانە هەیە کە هەڕەشە و مەترسی بێ بۆ سەر وڵاتیان؟ ئێمە ینی کوردستان بێبەش نەبووە لە زۆربەی مینەکان. زۆربەی مینەکان بوونی هەبوو لە کوردستان بەداخەوە کاوەڵام تا ئێستا چەند جۆر لە مین هەیە کە مرۆڤ بە شێوەیەکی گشتی ناسی بێتی؟ ئەوەی کە هەبێت یعنی دوو جۆر مین کە لێرە بە شێوەیەکی گشتی هەیە. مینی دژە کەسی، مینی دژە تانک. دژە کەسیەکانیش کڵپەدار و ساچمەداری هەیە. بۆ نمونە ڤالمارا کە بە زمانی کوردەواری پێڵەن پێنچوکڵە، ئەوە یەکێکە لە هەرە مینە باوەکان. VS50مان هەیە کە ئەو مینەیە ئەوە کڵپەدارە مینێکی بە کوردەواری پێڵەن چاوڕەش، ئەوەی بوونی زۆرە. پۆمزێتمان هەیە، تایپ 72مان هەیە، VS2.2مان هەیە. زۆربەی مینەکان بوونی هەیە لەم هەرێمە و بازیە مینیش هەیە کە بوونی هەبووە لە کێڵگە مینەکان تەنانەت ئەستانگی دروست کردەوە بۆ کاری مین هەڵگرتنەوە لەبەرەوەی بە ئامێر کەشف ناکرێ. ناچارە بیتۆ بیت ئەو زەویە هەنگاو بە هەنگاو هەڵکۆڵیت و پاکێتەوە تا ئەگەیتە هۆکاری چیە ئەم جۆرە مینانە ناکەونە بەر تاقیگەی ئامێرەکانە یان بۆنە ئەو پشکنینە ئەم مینە ناخوێنێتەوە و دەری ناخە؟ کانزایتیان نیە، ینی هەر بە تاکتیک و بە هوەرێک ئەو مینە بەو جۆرە دروست کراوە بۆی دژمن بەسەر یازاڵ نەبێ. بەڵێ بۆ نمونە مینی SB33 کانزایتیان نییە. ئێمە ئەو ئامێرانەی کە مینلابەر بەدەسیوێتی لە زەویە ئەگەڕێت ئامێری کانزا دۆزەرەوەیە، یعنی مین نادۆزێتەوە، کانزا دۆزێتەوە. بۆ نمونە ئەوەش یەکێکە لە ئەستەنگەکان لە زەویەکی وەکو شاخەکانی پێنجوێن کە بدێ بگەڕێی زەویەکە خۆی هەمووی کانزایە. ئەو ئامێرە کە ئەگەڕێی بە سەر زەویەکە یەکسەر فیکە لێیە. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە ئەوەی وای لە پرۆسەی مین هەڵگرتنەوە کە پرۆسەیە بێت لەسەر خۆ بێ و خاو بێ. یاخود لە زەویەکە ئەبینی ئامێرەکە فیکە لێیە، تۆ ئەگەڕێ ئەبینی قاوغە فیشەکێکە یا ئەبینی هینی جگەرەیەکە کە ئەوەی سلیڤانەکەی کە بەسەروێتی ئەوەش فیکە لێیە یا بزمارێکە. باش تا ئێستا نەتوانراوە ئامێرێکی ورتر و دقیقترمان هەبێ، هەم ئەو مینانە بخوێنێتەوە دەریام خەکە بێ کانزان و هەم مینێ بخوێنێتەوە کە بە تەواوی مانام مین بێ نەگەر بۆ پارچاسنێکی بچوو بدۆزێتەوە و ئەم ئیشارەیەک یام ئاگادارکردنەوەیەک بدات. ئەمەکە لە هەرێمی کوردستانە هەیە پێشکەوتوترین شتەکە لە هەموو وڵاتانی جیهان بەکارێت. ئەو ئامێرانی کە لێرە بەکارێت لە هەموو جیهانە هەمان ئامێرە. تەنها بازێ توڵ هەیە، بازێ تەکنیک هەیە، ویش تەکنیکی میکانیکی کە ئیشەکە خێراترەکات. ئامێر نییە بە شێوەی گشتی پرۆسەکە خێراترەکە، بەڵام ئەوەش هەندێک گرفتی خۆی هەیە لە بەرەوەی لە ناوچە شاخەوەکان ناتوانانی کاری تیا بکەیت، ئامێرەکە خۆی ناگرێت، یاخود لە کاتی وەرزی قوڕ و لیتۆوانە ئەو ئامێرە ناتوانێت کارکات. بۆیە ئەو ئامێرانی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەکارێن هەمان ئەو ئامێرانێک کە لە جیهانە بەکارێن. بۆی خەڵک دڵنیا بێ
وا نەزانرێت کە ئامێری پێشکەوتو نییە ئەو ئامێرانی کە لە جیانە هەیە لە هەرێمی کوردستانیشا بوونی هەیە. مامۆستا لەو جۆرەی مین کە جەنابەت ئاماژەت پێدا چەند جۆر هەیە کام جۆرەیان زۆرترین ڕێژەی لە هەرێمی کوردستانە هەیە؟ ئەتوانم بڵام ڤالمارە پشکی شێری بەرەکەوێ ئەوەی پێنج چوکڵەکە V69 PMN بوونی هەیە لەگەڵ VS50 و تایپ 72 ئەم سێ چوار مینە کام جۆرەیان زۆر مەترسیدارترە زۆرشدەترە هەمووی با ئێمە نییە بۆ ئەوەی شتەکە ئاسان نەکەین مین بە شێوەیەکی گشتی ئەبێتە هۆکاری کوشتنی خەڵک ئەگەر نێکوژێ کە مەندامێکات. مامۆستا ئێوە داتایەک ڕێژەیەکتان لایە کە پێمان بڵێ یا بیسەلمێنێ کە ژمارەی مینەکان لە هەرێمی کوردستانە چەندانەیە؟ ئێستا بۆ منە من سەیری راپۆرتێکی ڕێکخراوێکم کرد لە 2004 بۆ 2006 کردوێتی ژمارەی مینەکانی هەرێمی کوردستان بە 8 ملیۆن تا 10 ملیۆن مەزەندەیەکە. لە مەدای ئەم 13-14 ساڵی ڕابردووە ئەم ڕێژەیە بەرەو کەمی چووە یام ئێستا ئەتوانی پێمان بڵێ بزانین چەند ژمارە یا چەند ڕێژەی مینمان لە هەرێمی کوردستان هەیە بە ژمارە؟ ڕێژەیەکی ڕاست و دروست و دقیق نییە لەبەرەوەی دایم ئەو داتانە ئەو لایەنانەی کە ئەیچێنن ئەوان ئەی بەخشن. ئێمە حکوومەتی عێراقی داتایەکی دروستی نەبووە کاتی خۆی کە ئەو زانیاریان لێ وەرگێ ئەمەی کە هەیە مەزندەیە مەزندەکەش لەسەر ئەساسی ئەو ڕووپیانە کراوە کە لە هەرێمی کوردستان بەڵام ڕووپێوی نایە مین بە مین چکە نازانرێت چەند مین کێڵگەی وا هەیە 1 مینیتیایە کێڵگەی وا هەیە 500 مینیتیایە بۆیە تۆ نازانیت چەند مین بە دقیقی هەیە بەڵام ئەوەی کە مەزەندە ئەکرێت لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی زیاتر لە 6 ملیۆن مینی چاند دەبێت. ئەو ڕێژەیە یعنی ئەو ڕێژەیە من ئەتوانم بڵام لە چەند ساڵی پێشوە کەمیش بووەوە هەم ڕووبەرەکەمان کەم بووەوە بەهۆی ئەوەی کە کاری کاروباری مین چەند ساڵێک بە شێوەیەکی باش ڕۆژ بەڕێوە زەوی باش پاکرایەوە هەندێک ڕووپێوی کرا کە ڕووپێوی تەکنیکی و ناتەکنیکی ڕووبەرەکانی زۆر کەم کردەوە بەڵام ئەوەی کە ئێمە تووشی ئەم بارودۆخی کرد لەم دوایە قەیرانی دارایی کاریگەری هەبوو لەسەر پرۆسەکە بە شێوەی گشتی پاشەکەوتی موچەی کارمەندان کاریگەری خۆی هەبوو لە هەمان کاتە ئەم شەڕە نگریزەی داعش کە ئەویش کێشەیەکی تری بۆ زیاکردین وای لێ هات تیمەسا ئەم شەڕی داعشیش پێم وابێ ڕێژەیەکی زۆر مین لە ناوچە ئەو شوێنانی کە شەڕ و ئاژاویان تیا بوو ڕێژەیەکی زۆرتر مینیان تیا چاند پاشماوەی جەنگیە زۆر باش تەقەمەنی پاشماوەی جەنگی لەگەڵ ئەبوە ناسفە توانەکانی دەستگای مینیش بە شێوەیەکی باش گواسترانەوە بۆ ناوچەکانی شەڕ. جەناب داماژەت بەوەدا کە ئەو کەسە یا ئەو وڵات و لایەنەی کە مینەکەی چاند و هەرەوە توانێ مەزەندەی بکایان پێوەرێک دروست دابنێ کە بڵێ چەند مین لەو شوێنە هەیە؟ تأکید بە ئەبێ ئەو خۆی معلوماتەکە بەخشێ حکوومەتی عێراقیش هیچ زانیاری نەبەخشیوە ڕژێمەکەی پێشوو لە ناوچوو هیچ زانیاریکی دقیقی نەبەخشیوە بەڵام بەپێی ئەو ئامارانەی کە لە کەسانی سەربازی ئەو زەمانە وەرگیراوە مەزەندە ئەکرێ بە و ڕێژەیە و بەپێی تەخمینی شارەزایانی کاروباری مین کە ئەوانە کێڵگە پاکراوەتەوە ڕێژەیە وەرگیراوانە مەزەندە ئەکرێ بۆ نەژمارە. بە زۆری کەوتونەتە چ ناوچەیەکی هەرێمی کوردستانەوە یا چ ناوچەیەکی هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەی مینی چێندراوی تێدایە؟ ئەگەر بینە سەر ناوچەکان بەڕاستی هیچ ناوچەیەکمان بێبەش نەبووە لە مین و تەقەمەنی بەڵام بە پلەی یەک پێنجێنە شارباژێرە سیدەکانە پشدەرە ئەنجا و ئاوا دابەشە بێ بەسەر ناوچەکانی تر بەپێی کەمی و زۆری گەرمیانیش ڕێژی باش پشکی خۆی بەرکەوتووانە بەڵام وەکو هەرێمی کوردستان پێنجێن یەکەمین ناوچەیە کە پیسبۆ بە مین و تەقەمەن. بەڵێ مامۆستا تێگەچینە ناوچەیەکی دەشتاییەوە یان بۆ منە شوێنێکەوە مینی لێ بە کۆمەڵی علامات و تابلۆ و تەلبەندکاری و هۆشیارکردنەوەی خەڵک پێمان دەگوترێ ئەم سنوورە مینی تێدایە. سەرەتا پێم خۆشە بزانم ڕێگاکانی پوچەڵکردنەوە و هەڵگرتنەوەی مین چۆن چۆنیە بە چ ڕێگەیەک ئەو مینانە هەڵەگیرێتەوە و دوای ئەوە ئەپرسم دوای پاکردنەوەی ئەم سنوورە ئایا نیشانەیەکەیە کە ئێوە وەکۆڵێک گرنتی و زەمانەتێکی دەقیق بدەن بە هاوڵاتیان کە ئەم ناوچەیە وەکو چۆن پێشتر جێگەی مەترسی بوو مینی تێدایە ئێستا بە هیچ مەترسی تێدا نییە و هیچ مینێکی تێدا نییە و بۆ کشت و کاڵ و گەشت و گوزارەوە شوێنانە گونجێ. دیارە زەویەک کە لە داتای دەستگای مینە هەبێت پیس بووە بە مین و تەقەمەنی کاتێک کە بێ پای کاتەوە ڕووپێیی بۆ کراوە
جۆری زەویەکە دەستنیشان کراوە جۆری مینەکە ئەزانن چ جۆرە مینێ مەساڵە ئەم زەویە مینی ڤالمارایتە پیێمێنیتە بۆی بزانێت چ جۆرە دیتێکتەر و ئامریک دۆزینەوەی مینی بۆ بەکاربێت ئەوانە هەمووی دەستنیشانەکرێت سروشتی زەویەکە تۆپۆگرافیاکەی دەستنیشانەکرێت پاشان پاکردنەوەی بۆ ئەکرێت لە کاتی کە پرۆسەکە پاکردنەوەی بۆ ئەکرێ هەماهنگگی هەیە لەگەڵ خاوەن زەویە اینجا ئەگەر ئەو خاوەن زەویە کەسانی هاوڵاتی بن خەڵکی گونشین بن یا حکوومەت خاوەنددارەتی بێ کە زەویەکە پا ئەکرێتەوە دەستگای مین تیمی هەیە تیمی دڵنیایی دووەمی هەیە چکە دەستگای مین جگە لە تیمی چاودێری هەیە کە ڕۆژانە چاودێری کاری پاکردنەوەکە ئەکات تیمی دڵنیایی هەیە کە سامپڵ وەرەگرێت لەو زەویە بۆی لە کۆتاییە دڵنیا بێت کە ئیشەکە بە شێوەیەکی ڕاست و دروست کراوە ئەم زەویەش بە مەراسیمێک تەسلیمی خاوەنەکەی و دەسەڵاتی ناوخۆیی بۆ نمونە ئەگە زەویەک لە مەنتقەی چوارتا بێت بە مەراسیمێک لە ڕۆژی کۆتاییە تەسلیمی خاوەنەکەی و قایمقامی چوارتا ئەکرێت پیاوترێ ئەمە زەویەکەتە ئەمە ڕووبەرەکەیە پاکرایەوە ئێستا بۆی خەڵک دڵنیا ئەبێت و ئەتوانرێت بەکاری بێنێ لە دڵنیایی تەواو هەیە بۆی ئەو خەڵکانە زەویەکانی خۆیان بەکار بێنین لە دوای پاکردنەوە مامۆستا دیاردەیە یا حاڵەتێکی وامان نەبووە کە دوای پاکردنەوەی ئەو ڕووبەرە یا ئەو سنوورە بۆ منە لە چەند ساڵی داهاتووتردا مەترسی مین سەری هەڵدابێتەوە یان مینێک بە ئاژەڵێک یا مرۆڤێکدا تەقیبێتەوە وەکو مین بەجێمان شتیوا زۆر دەگمەن بۆ نەش بووە مەگەر یەکێک لە زەویەکی ترەوە مینێکی هەڵگرت بێ نابێت ئێفڕی هابێ دوای تەقیبێت یا لە ڕێی لافاوە ئەو شتێک کە پێش ڕێی لافاوە کە ئارزمکردن لە زەویەکی نابێتەوە بۆ ئێ بەڵام وە کۆی کە بەجێ بمێنێ دەستگای مین ئەتوانم بڵم دڵنیایی تەواو ئايات بۆ ئەوەی خەڵکەکان زەویەکانی خۆیان سەر ئەو پرسیارەی کە ئەو ڕێگە و هۆکار و پێوەرانی کە ئێوە مینەکان پێی پوچەڵ ئەکرێتەوە و پێی هەڵەگیرێتەوە کام ڕێگەیە ڕێگا زۆرە بەس من پێم باشە ینی ڕێگای دەستی هەیە هەموو ئەرزەکە هەڵەکۆڵنەوە ئەگەڕێن بە شێ مینەکانە بەڕێ ئامێریش هەیە ئامێرەکە ئەگەڕێن بە دوای کانزا و لە ڕێ ئەوەشە بە دوای مینەکانە ئامێری میکانیکی هەیە کە بەکارێت و ئەوانە ئەمانە ئەم سێ ڕێگایە کە بەکارێت بۆ دۆزینەوەی مین و تەقەمەنی لە پێشووترە تیمی هینیشمان هەبووە تیمی بەسەک دڵنیایی ئەکرا لەسەر زەویەکە بۆی ئەگەڕا پشکنینی ئەکردوانە بەڵام ئێستا بەهۆی سروشتی کوردستان چکە ئەویش گرفتی خۆی زۆر هەبوو بە پلەی گەرمایی گەرم کاری ناکرد لە قوڕولیتای ئیشی ناکرد سنووردار بوو کارەکانی بۆ ئێستا تەنها ئەم ڕێگانەیە کە بە دەسی پا ئەکرێتەوە یاخود بە ئامێر بەڵام ماوەیەکی لەوە خێرای بوو یان کاتێکی خاوتر ئیشەکە بە کاتی زیاتر ئەوێت لەبەرەوەی پرۆسەکە لەسەر خۆیە و تۆ زەوی پا ئەەکەیتەوە بۆ ئەوەی ژیان بگەڕێنیتەوە بۆ ئەو شوێنە پەلەی تیا بکەیت خۆت تووشی ڕووداوە بیت ئێمەمانە ژیانی خەڵک پارێزین نامانە ژیانی کارمەندانی خۆشمان بخێنە مەترسیەوە بۆی ئەوەی زەویەکە پاکەینەوە هەچەنە بێبەش نییە بەرنامەی کاروباری مین لە قوربانیدان ڕێژەیەکی زۆرمان خەڵک شەهید بۆ بۆی پاکردنەوەی مین و تەقەمەنی و ڕێژەیەک باشمان کەمەندان بۆ کە بەداخەوە حکوومەت تا ئێستا ئاوڕی لەو کەمەندامان ناوەتەوە و مافێکی باشی ناونەتێت کەواتە ئەمە ئەوەمان پێڵێ ئەوەی کاڵێ بەردێ نەزانێ بەردێ بخاتە ڕووبار بە 100 زانە دەرنای ینی بە ڕۆژێک مین ڕێژکردنی ناوچێ لەوە چێ 100 ساڵی بێ بۆ پاکردنەوەی بە تەکید ئەوەی کە ئایبینین لە هەموو جیهانە ئەوەیە مینەکە بە کاتێکی زۆر کەم ئەچێنرێ بەڵام بە چەندین ساڵ پاکرێتەوە و خوێندنەوەیکی زانستیش هەیە لەسەرەوە مینێک تێچووی دروستکردنی $3 تێچووی هەڵگرتنەوەی $1000 زیاترە ینی $3 بۆ $1000 تۆ سێری ئەو ڕێژەیەکە کە چەنە ینی ئەو وڵاتەی کە ئەم مینەی چاندووە یام کڕیوێتی لەم خاکە دایناوە وەکو ئەڵێ دوایی ئەگەر لە ڕووی گیانیشەوە زەرەر و زیان بە میلەتەکە نەگەنێ هەر لە ڕووی دارایی و ئابوووریەوە وەکو ئەڵێ داغانیان وەکو ژێرخانیان خاتە ژێرینەوە قەرزێکی زۆرەوە ئەو ڕژێمانە تۆگە یەک مین بە $1000 بتوانی هەڵیگریتەوە ئەگە 100 مینیژنەکەمە پارەیەکی زۆرە ئەکا بۆ وڵاتە ئێمە با بین بزانین ئەو مینانێکە لە هەرێمی کوردستان هەیە چەند کەسی
بێتاوانی شەهید و کەمەندام کردو زیاتر لە 14,000 هاوڵاتی ئەم هەرێمە شەهید بوون و کەمەندام بوون بەهۆی ئەو مین و تەقەمەنیانەوە ئەو مین و تەقەمەنیانە بوونەتە ڕێگر بۆ ئاوادانکردنەوە ڕێگر لە پرۆژەکانی نیشتەجێبوون قوتابخانە ڕاکێشانی کارەبا خەستەخانە گەڕان بە دوای سەرچاوە سروشتیەکان یانەوەی ئێمە بزانین هەرێمی کوردستان لەم ساڵانە ئەخیرە گەڕانێکی باشە بوو بە دوای سەرچاوی سروشتی ئەمە نەوتە ئەمە کانزایە چیە مینەکان زۆر ڕێگر بوون لە زۆر شوێن لە زۆر شوێن ڕێگر بوون کەواتە مین ڕێگرە لە ئاوادانکردنەوە ڕێگرە لە ژیانی ئاسایی خەڵک بەڵێ مامۆستا دوای پاکردنەوەی ئەو شوێنە و هەڵگرتنەوەی مینەکان چۆن مینەکان لە ناو ئەبرێن یا ئەو پێگاتەی کە مینەکەی لێ دروست کراوە چۆن وەکۆڵە ئێوە لە ناوی ئەبەن و پێگاتەکە چی لێەکەن ئایا بۆ شتی ترسودی لێ ئەبین لێیان وەکۆڵە ئەویش لە ناو ئەبرێت و بۆ ئاسایش بۆ پاراستنی ئاسایشی وڵات مینەکان بە دوو شێواز یا ئەوە تا لە شوێنی خۆیە تەقەمەنی بۆ دانرێ کە ئەدۆزرێتەوە ئەتەقێنرێنەوە یاخود ئەوانەی کە ڕێپێدراوە بە پێی پێوەری کارکردن بگوێزرێتەوە پوچەڵەکرێتەوە ئەگوێزرێتەوە ئەبرێتە ناوچەیەکی تر هەمووی کۆ ئەکرێتەوە ئەتەقێنرێنەوە بە یەکەوە بە کۆ ینی ژمارەیە مین بەیەکەوە کۆ ئەکرێنەوە بە پێوەری سەلامەتی دا ئەپۆشرێن و تەقێنرێنەوە تەوان لە کاتی تەقینەوە بێ دەسەڵاتی ناوخوا ئاگادار کێگە نزیک بێ لە گوند دەبێ ئاگادار بچکە تەقینەوەیکی بەهێزە احتیمالە هەندێک خەڵک بکرێتە دڵەڕاوکە لە ئاکامی ئەوە بۆیە ئەمە مەجموعایە ئینی خۆی هەیە ینی ڕێنمایی خۆی هەیە ئەبێ جێبەجێ بکرێنەوە کە خەڵکوێتە دڵەڕاوکەوە بەڵێ مامۆستا ئەگەر ڕێژەیەکت لابێ ساڵانە بە ڕێژەیە چەند مین هەڵەگیرێتەوە چەند مین بۆ منە لە مەترسی تەقاندنەوە لە ناوبردن وەکۆڵێ دەست بەسەرا ئەگیرێت و مەترسیان نامێنێ بەس ئەم زانیاریانە بۆی بۆ جەنابیشت و بۆ هاوڵاتیان ڕاست کردێتەوە بە ژمارە مین هەڵناگیرێتوانی ڕوبەر پاکرێتەوە ینی ئێمە ڕوبەر پاکەینەوە ئەم زەویە پاکەینەوە مینێک و دۆچکە نازانی لەم زەویا چەند مینی ئێستا بە پێی ئەو راپۆرتەی کە پێشتر ساڵی 2004-2006 کراوە دەڵێ 3149 ناوچەی مەترسیدار هەیە لە هەرێمی کوردستان کە ڕوبەری 778 کیلۆمەتری چوارگۆشەیە لەم 3149 تا ئێستا گە بزانی چەندی پاکراوەتەوە لەوە نا من داتایەکی ڕاستتر و دروستتر بەمێ هەچەنە پێم باش بوو داتاکان لە دەستگای مین خوان بە فەرمی داتا باشن چونکە تاکە سەرچاوان بۆی داتا و زانیاری تەواو بن بەڵام لەو 750 کیلۆمەترە ئەوەنەی من زانیاری تەواومە بێ بۆ بە 250 کیلۆمەتر ینی سەیەکی نیوەی زیاتری نیوەی زیاتری پاکراوەتەوە هەر بەپێی دوایین داتای دەستگای گشتی کاروباری مین ڕێژەی تقریبان لە سا 60 ئەگەر زیاتریش نەبێ هی هەرێمی کوردستان پاکراوەتەوە مامۆستا ئێستا ئێمە لە وەرزی بەهارداین لەم وەرزەدا خەڵکێکی زۆر ڕوو لە ناوچە گەشت و گوزاری و دەشت و ناوچە شاخاوەکانەکەن هەم بۆ گەشتکردن هەم بۆ سوودوەرگرتن لە گژوگیا و بەروبوومە ڕووەکیەکان لەم گەشتەدا یان لەم وەرزەدا چۆن خەڵکی لە مەترسیەکانی مین بپارێزین و خەڵکی چۆن هۆشیار بکرێنەوە زۆر سپاس ینی بەڕاستی بۆ ئەم پرسیاری گرنگە و پێویستە هەموو هاوڵاتیەکی ئەم وڵاتە بزانێ کە ڕێژەی ڕووداو هەیە لە ئاکامی سەیران یا لە ئاکامی دارکۆکردنەوە یا لە ئاکامی گەڕان بە دوای ئاوا پێویستە هەر کەسێک ڕۆ ئەکاتە هەر ناوچەیەک ئەگەر ئەو ناوچەیە نەناسراو بوو لە خەڵکی ئەو ناوچەیە بپرسێ ئایا ئەم شوێنە سەلامەتە بۆ گەشتیانە چونکە خەڵکی گوندەکە خۆی باش ئەزانن دەوروپشتیان مینەکان لەکوێیە زۆر ئاساییە تۆ ئەچیتە گوندەکە پرسیارەکە ئەڵێ ئەمێ لەو شوێنە گەشت بکەم پێ دەڵێ مینیتیا مینتیانێ زۆربیان ئاگادارن بۆیە ئەو خەڵکە پێشی بچێتە هەر ناوچەیە کە نەناسراو بێ هیوادارم پرسیار لە خەڵکی ناوچەکە بکە بۆی بزانێ مین و تەقەمەنەکان لەکوێیان اینجا بتوانە سەیرانی خۆی بکە بەعزێ ڕووداوی ترمان هەیە لە ئاکامی کۆکردنەوەی دار بۆ کۆکردنەوەی دار ئەچنە ناوچە مین ڕێژەکان چونکە خۆ دەزانێ و ناوچانەی کە مین ڕێژە دارستانێکی چڕ و پڕی تایە و دارێکی زۆری تایە
ئەڕۆن بۆی دارکۆ بکەنەوە تووشی ڕووداوە بن یاخود بە دوای ئاوا ئەگەڕێن بە دوای سەرچاوی ئاوا پێویستە ئەو خەڵکە پرسیار کات نەچێتە ئەم ناوچانەی کە نەناسراوە هەر شوێنێک دوور کەوتیتەوە ئەبێ دایم بیری بێ کە مین هەیە تەقەمەنی هەیە ناژڵم بە شێوەیەک وا لە خەڵکین بترسێ هیچ سروش بەکارنێنێ و شوێنە بەکارنێنێ بەڵام کە پرسیاری کرد دڵنیام وەڵامی ڕاست و دروستی دەستەکەوێت نیشانەکان ئەگەر بینی سێگۆشەی سووری بینی پێویستە نزیک نەبێتەوە لە ناوچەیە تەلی دەرکاوی بینی واتە ئەم شوێنە شوێنی شەرگە بووە قوتوی سەربازی بینی قوتوی فیشەکی بینی و کەلوپەلی سەربازی کۆن و کۆنە ڕەبایی بینی پێویستەکە لەم شوێنانە دوورکەوێتەوە و نزیک نەکەوێتەوە بۆی گەشتێکی سەلامەت بۆ خۆی و ماڵ و مناڵی بکە دارستانی چڕ بەی شێوەیەک ئێمە ڕێگا نادەین کە خەڵک نزیک بێتەوە لەو شوێنانە چونکە زۆربەی دارستانە چڕەکان ناوچەی میڕێژە گوندەکان ئەندێ جار کاتی خۆی زۆربەی گوندەکان کە ئاوادان نەکرانەوە لە شوێنی خۆیانە و بە چۆڵی مانەوە لە بەرەی مین و تەقەمەنیتیە هەندێک خەڵکستا ڕووی کردوەوە ئەو شوێنانە بیانی هەر حەزەکە بزانێت چییە بۆی ئەو شوێنان تا ئێستا بازێکی مینی و تەقەمەنیتیا ماوە پێویست ناکە خەڵک نزیک بێتەوە پێویستە ئەو خەڵکانە پێش ڕۆژ ئاوا بوون بگەڕێنەوە بۆ ئەوەی تۆ لە کاتی ڕووناکیە ئەتوانی بڕیاری دروست بیت بۆ شوێنی سەلامەت و ناسەلامەت بەس کە تاریک بوو ناتوانانی شوێنی سەلامەت و ناسەلامەت جیا بکەیتەوە ئاگای لە مناڵەکانی بێ مناڵەکان دوور نەکەونەوە ڕووداومان هەبووە مناڵ دوور کەوتۆتەوە لە دایک و باوکی تووشی حادیسە بووە سەیرانەکە بوو بە ناخۆشی و بۆ بەپرسە بۆیە ئەو خەڵکە ینی پێویستە کە بۆ گەشت ئەجێ پێویستە پرسیارکە پێش هەموو شتێ لە خەڵکی ناوچەکە بۆی شوێنی سەلامەت سەیرانی خۆیان بکەن بەڵێ مامۆستایەوە وەکو بەڕێوەبەرایەتەکەتان ئەو هۆکار و ڕێگەیانەی کە خەڵکیان لە ڕێگەوە پێ هۆشیارەکەنەوە کام ڕێگەیانن بەدەر لە بۆ هۆشیارکردنەوەی کە لە بەرنمەیەکی وادا و ئەو علامات و تابلۆیانە وەکو بڵاوکردنەوەی نامیلکەیەک یان هەڵواسینی پۆستەرات و تابلۆیەکی گەورە لە شوێنە گشتەکان ئێوە چ شتێکتان بۆ ئەمە بەستە کردووە بەردەوامی نامیلکە دابەشەکەین سەرجەم ڕێکخراوەکان تیمەکانی دەستگای مین کە نیشانەکانی ناوچە میڕێژەکەی تایە ڕوونکراوەتەوە بۆ خەڵک بەسەر خەڵکە تیمەکانی ئەم یعنی با بڵێن تیمی وشارکردنەوە بەگشتی کە ئەڵم بەگشتی ڕێکخراوەکانی ژەگرێتەوە هی دەستگای منی ژەگرێتەوە سەردانی گوندەکانەکەن سەردانی قوتابخانەکانەکەن مناڵ و خەڵک وشارەکەنەوە لە مەترسی ئەوە ئەو نامیلکانی کە ئەوانەی بەخشن دەفتەری قوتابخانەیە ئەی بەخشن کە وێنەی مین و تەقەمەنیتیە وێنەی نیشانەکانی تیا جۆرەکانی مینی جۆرەکانی تیاڕوونکراوە تۆمی تیاڕوونکراوە تابلۆی گەورە هەیە لە سەجادەکان لە زۆر شوێنە دانراوە ئەڵێ ئەگەر ئەم نیشانانە و بینی نزیک مەبەرەوە لەو ناوچانە ئەوانە هەمووی ئاماژەیەکە بەردێک کە ڕەنکرابێ بە سوور ئەمە زۆر گرنگە بۆی خەڵک بیزانێ بەردێک کە ڕەنکرابێ بە سوور پێویستە خەڵک بە ئاگا بێ لەو ناوچەیە چونکە تیمەکانی کار پاکسازی مین کە لەلار شوێنە ئیشەکەن ئەو بەردانی لەژێر دەستیانە ڕەنیەکەن بە سوور باشە ڕانکردنی بەردێک و دانانی لەسەر کۆمەڵە بەردێکی تر گرفتێک دروست ناکە بوونە ناوچە پاکەکان ئەو ناوچانی کە مینیتیانە بۆمە یەکێک بەهۆی یاریکردنێکەوە یان هەر بە لاساری خۆی ئەم بەردە سوورە ئەباتە نێو خاکێکی پاکەوە ئایا ئەمە دواتر مەترسی ترمان بۆ دروست ناکات کە ئەم خاکە پاکە بە مەمین ڕێژکراوە بناسیێنین ئەوە یەکێکە لە گرفتەکان بەس ئێمە تیمەکانی وشاری بە بەردەوامی بە خەڵک ئەڵێن کە دەستکاری ئەو بەردە سووران نەکە بەڵامیتر ئەو کەسە ئەگەر لاسار بوو نیشانە شەڵەکێشێ تەلی دەرکاویشە گوێزێتەوە بەردی سووری ژەگوێزێتەوە بەڵام دەخوا بەزیابێ هەتا ئەم ساڵانەی ئەخیر ئەو دیاردەیە زۆر کەم بوو ئەرکی ڕاگەیاندن چییە هەر لە چوارچەوەی هۆشیاری و ڕێنماییەکانی لایەنە پەیوەندیدارەکان بۆ هۆشیارکردنەوەی خەڵک و جەماوەر ڕاگەیاندن چه ئەرکێکی لەسەرەوە تا ئێستا ڕۆڵیان چی بووە ژمارەیەک خەڵکەیە کە ئەبێ ڕۆڵی سەرەکی لە بواری وشارکردنەوە بەگشتی وشارکردنەوەی مین تەقەمەنی ببینن ڕاگەاندنکارەکان زیاترین کەسن کە کاریگەریان لەسەر خەڵکە بێت تەلەڤیزیۆنەکان من لێرەوە هەندێک کەناڵ چاوپێکەوتنەکە لەسەر هەندێک خەڵکی سیڤیل کە ئیشی خۆیان نییە مین و تەقەمەنی هەڵگرنەوە مینەکان ئەهێنێ مەسەلەن ئەڵێ ئەوەنە مینم هەیە یا من گوندێکی دەرخست لەو بینە لە
ناوچەی شارباژێر بوو پیاوەکە کۆمەڵی مینی لە ماڵی خۆی کۆ کردبووە ڕاگەاند کارەکە دەستخۆشی لێ کرد بەڕاستی من ناڵم دەستی خۆش نەبێت بەست لێرە پێویستی ستایش نییە چونکە ئەوە کارێکی مەترسیداری ئەنجامەوە ئیشی من هەڵگرتنەوە ئیشی دام و دەستگای تایبەتی خۆ هەیە ئیشی دەستگای مینە ئیشی ئاسایشە ئیسی پۆلیسە ئیشی هاوڵاتی سیڤیل نییە بۆیە ڕاگەاندکارەکان داوایان لێکەین بە بەردەوامی پەیامی خۆپاراستن لە مەترسی مین و تەقەمەنی بڵاوکەنەوە و هەمووشیان بە نووسرا و بۆیان ڕۆشتووە پەیامەکانیان بۆ ڕۆشتووە پێویستە بڵاویکەنەوە لەوەش گرنگتر مامۆستای ئاینی لە کاتی بۆنەکانە لە کاتی وتاری هەینیە داوایان لێەکەین کە قەدەغە بکرێ دەستکاریکردنی مین و تەقەمەنی بۆ ڕاوەماسی یا هەڵگرتنەوەی بۆ بازرگانی یا دەرهێنانی TNT ئەمە حرام بکرێت و قەدەغە بکرێت لەبەرەوەی چەندین ئاەت و حەدیسی شەیە لەسەر ئەو بابەتە کە خەڵکی دوورخستۆتەوە لەم بابەتە چین و توێژێکی تر هەیە کە زۆر گرنگە پێویستە ئەوانش ڕۆڵی خۆیان بینن مامۆستای قوتابخانەکان ئێمە دوای ساڵانێکی زۆر توانیمان سوپاسی پەروەردە ئەەکەین هەندێک بابەتی وشیاری ماخستۆتە قۆناغەکانی خوێندن لە یەکی بڵێن لە پۆلی یەکەوە تا پۆلینۆ بەڵام پەروەردە زۆر کاریگەرە بەڕاستی بۆ مناڵێک مناڵ ینی شتێکی فرێشە لە بەردەمیێنێتەوە هەر بە دوژمنی خۆی ئەزانێت بەزەڵت ئەو مناڵە پێویستە ئەو وانانەی کە لە بابەتەکە هەیە بوترێتەوە وەکو شتێکی لاوەکی سیر نەکرێت چونکە لە هەندێک قوتابخانە ناڵم هەمووی هەندێک قوتابخانە مامۆستاکان پژگوێی ئەو بابەتەی خستووە بە ئاکام مناڵەکە سوودمەند نابێت لە پەیامەکانی خۆپاراستن لە مین و تەقەمەنی مین و تەقەمەنی هەموو کەسێک ئەگەری هەیە تووشی مین و تەقەمەنی بێ نەکەر مناڵی گوند نەکەر مناڵی شارۆچکەکان مناڵانی و خەڵکی شارە گەورەکانیش زۆر ئەگەریان هەیە تووشی مین و تەقەمەنی بوون چەندین ڕووداومان هەبووە ساڵی پار ساڵی پێرار خەڵکەکە بۆ نمونە دانیشتووی کارێ زەوشکە دانیشتووی مەجیبەکە من بەس بەحسی سنووری سلێمانیەکەم بەحسی بەگشتی سنووری هەموو کوردستان ناکەم بۆیە ئەو خەڵکانە کە لە کاتی گەشتا یا لە کاتی ئەنجامدانی چالاکی زەویەکی یەکەی کێڵێتوانە ئەبینی پەیامەکانی خۆپاراستنی پێ نەگەیشتووە لەبەرەوە تووشی ڕووداوە بێ بۆیە داواکارم لە هەموو مامۆستایانی بەڕێز لە کاتێوی کە وانەکە گەشتە مین و تەقەمەنی گرنگی پێبن و تەنانەت ئەگەر هەر شتێکیان ویست بابەتی ڕوونکردنەوەیان ویست هەموو شتێکیان ڕوونکراوەتەوە لەسەر مین و تەقەمەنی ئەتوانن پەیوەندیکەن بە دەستگای مین ئەتوانن پەیوەندی بە ڕێکخراوەکانی کاروباری میکەن ئێمە حازیم بۆ هەموو ئەی هاوڵاتیان چۆن بۆ نمونە ئاگادارەکەنەوە لیژنەکانتان ئاگادارەکەنەوە کە ناوچەیەک بۆ مینی تێدایە ئایا ئێوە بۆ منە ئەو حاڵەتانەشتان هەیە کە خەڵک بۆ منە پەیوەندیتان پێ بکە بڵێن شتێکی مەترسی داریام کە گومانەکرێ مین بێ ئەو شتانە هەتان ئێوە بەڵێ هاوڵاتی یاوەتا پەیوەندی ڕاستەوخۆ ئەکا بە بەڕێوەبەرایەتە گشتیەکانی کاروباری مین یاخود پەیوەندی بەدەسەڵاتی ناوخۆیی خۆی کات ئەگەر ناحەیە بێگەر قایمقامێت بێ ئەوانش تیمەکانی مین هەڵگرتنەوە ئاگادارەکەنەوە تیم مین هەڵگرتنەوە یەت ئەو تەقەمەنیە لە ئابە سەبارەت ئەو بەنسبەت تەقەمەنیەوە باسەکەم بوو لە تۆپێک و لە هاوانێکە لە شوێنێکە کەوتووە بۆی ئەو مەترسیە نەمێنێ سەبارەت بە مین ینی کێڵگەی مین پرۆسەیەکی ترە کێڵگەی مین پێویستە تیمی تایبەت بێ پشکنینی ئەو شوێنە بکات دەستنیشانی کە بخرێتە بەرنامەی کارەوە ناشی شارینەوە ینی ئێمە ئێستا تیمەکانمان سنووردارن ژمارەیان کەمە حجمی مشکلەکە زۆر گەورەیە مامۆستا تا ئێستا کێڵگەیەکی مین یا سنوورێ یا شوێنێکمان هەیە کە نەکەوت بێتە ژێر ئەو ڕیزبەندی و نەخشەیی کە ئێوە بۆ لە ناوبردنی مینەکان کاری تیاکەن ینی شوێنێکمان هەیە کە مینی تیاابێ بەڵام هێشتا بەڕێوەبەرایەتی ئێوە یا لیژنەکانتان هێشتا پێی نەزانی بێ و خەڵکیشی لێ ئاگادا نەکرابێتەوە هەندێ ناوچەی زۆر سنووری کە نزیکە لە وڵاتانی دراوسێ کە ڕێگان نایەن بە ڕووپێویکردن یاخود لە هەندێ ناوچە کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمایە ناتوانانی بگەیت بۆی بەس خۆی لە سنووری کوردستانە بەس تۆ ناتوانانی بگەی بێ یاخود ئەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێم کە هەندێک کێشەی ئەمنی هەیە تیمەکان نەتوانراوە بگەن بۆ سنوورانە بڵێ ئێوە تەنها سنوورە وشکانیەکان یا ئەو خاکانە ئەپشکنن کە بۆ کۆڵێ بە وشکانی ناو ئەبرێن یام شوێنی ترمان هەیە ئایا مەترسی
ئەوەی لێ بکرێت کەمینی تێدا من وەکو خۆم ئاگادام لە چەند ساڵی ڕابردوودا لە ئەشکەوتێکدا چەند کەسێک یا چەند جوتیار و ڕاوچیەک بۆ مینیان پێدا تەقیام زۆر جار دۆژمن یا کەسێک بۆ خۆپاراستن لەو مینەفری داوەتە نێو ڕووبارێکەوە یا ئاوێکەوە ئایا ئێوە ئەمانش توانیمتانە مەترسی ئەمانش لەناوبرن یان تەنها لە سنووری وشکانی یا کار چالاکیتانەیە؟ ینی زۆر زەوی کە پاکراوەتەوە جۆگەی ئاوی پیاڕۆشتووە کانی پیاڕۆشتووە کارێزی پیاڕۆشتووە بەڵام وەکو دەریایەکی وەکو بڵێن دوکان دەربەندی خان ئەو سنوورانش دەستنیشان کراوە و ئیشی تیاکراوە کەم تا زۆر ناتوان بڵم زۆر ئیشی تیاکراوە بەس بە ڕێژەی کەم ئیشی تیاکراوە کەوانەی زۆر مەترسی هەبووە و کاریگەری لەسەر گوندەکان هەبووە. بەڵێ مامۆستا لە ماوەی ڕابردوودا خەڵک کەمتر ڕووی لە شوێنە شاخاویەکانە کرد بۆ هێنانی بەرووبووم و ڕووەکەکان بەڵام لە ئێستاشدا قەیرانی موچە و نەبوونی موچە و ئەم قەیرانە ئابووری کە بەرەوەی هاوڵاتیانی تو هەستەکەی خەڵک ڕووی لە شاخەکان و لە شوێنە گەشتیاریەکان کردو بۆ هەم گەشتکردن و بۆ هەم هێنانی ئەم بەروومە ڕووەکیانە بزانم قوربانیەکانی من لە هەرێمی کوردستان بەرەو کەمی چوون یام لە زیادبوون و هەڵکشاندان ئەوەی کە ئێوە ئاگادارن و ڕێژەتان لایە؟ ئەم دوو ساڵی ئەخیر ڕێژەکە زیاد بۆ تۆزێ بەهۆی ئەو هۆکارانی کە جەنابە باسی کرد. بەڵێ لە دەوری چەند ڕێژەی قوربانیان بۆ ساڵێک نزیکەی 40 ڕووداو هەیە لە ساڵێکە 40 تەقینەوەی مین ینی ناتوانین بڵێ 40 تەقینەوە تەقینەی وا هەیە 4 پێکێ سیانە پێکێ دوانی پێکاوە 40 کەس یانە لە دەستاوە یاخود کەمەندان بوون بەهۆی مین و تەقەمەنیەوە لە ساڵێکە ئەوەی کە بەڕێزە فەرمووت بەڵێ زۆر خەڵک ئێستا ڕووی کردوتە شاخەکان بۆ هێنانی گژوگیای سروشتی هەندێک خەڵک بۆ دوومەڵان شاخە و شاخە گەڕێ بۆ هێنانی دوومەڵان بۆیە پێویستە ئەو خەڵکانش زۆر بە ئاگا بن لەبەرەوەی ئەو ناوچانی کە ئەوان ڕووی تێەکەن ناوچەیەکی میڕێژە هەندێک جار من خۆم ساڵی پار بوو لە پێنجوێن ئافرەتێکم لە ناو کێڵگەی مین هێنایە دەرەوە کە چوو بوو بۆ ڕێواز ئەمە یەکێکە لەو کێشانە بۆ کنگر بۆ ڕێواز بۆ گژوگای سروشتی خەڵک ڕووی تێکات کەسێک ڕاوچی و دەچێت بە شاردا کەسی ڕاوچی ڕاستیەکەی مۆزۆی ڕاوچی تۆزێک کەم بۆتەوە ئەم لەبەرەوەی حکوومەتی هەرێم قەدەغەی کردووە هەم لەبەرەوەی ینی بەڕاستی ڕاوچەکان ئێمە سوپیان ناکەین وەکو تیمی وشیاری نایان پێکین نەبینی ومانن لەبەرەوەی چین و توێژێگەگەر هەبێت زۆر کەمن لەبەرەوەی بە فەرمی حکوومەتی هەرێم قەدەغەی کردو ڕاوکردن. مامۆستا باسمان لە ڕاوچی و ڕاوکردن کرد ئاژەڵە کێویەکانی ناوچە شاخاوەکان یعنی کوردستان ڕۆڵیان چی بووە لە کەمکردنەوەی مین لە هەرێمی کوردستان؟ مەبەستە دەدەی بڵێ ئاژەڵی کێوی مینی پاتەقیەوە بۆ منیانی تۆ ئاژەڵێک لە نێو بچێ باشتر تا مرۆڤێک لە نێو بچێ ئەکید وە یا تا مرۆڤێک کەمەندان بێ دڵنیایە وایە ئەوە ئاژەڵ هەیە مینی پاتەقیەوە بینیمان لەشمانێنەوە مینێکی لە نێو بردووە کە زۆر شتێکی باشە ینی شتێ ئەزانی چۆنە بەتەئکید مینەکە بە ئاژەڵا تەقێتەوە نەک بە مرۆڤە بەڵام هەندێ هینیشە بوو ینی لە هۆرێن مەسەلەن پڵنەکە مینی پیاتەقی بووەوە و پاشەوە مردین بوو مردار بووەوە لە بەهۆی مینەکەەوە ئەوانە یا ورچێک لە شاخی بەمۆ مینی پیاتەقیەوە پێش 3-4 ساڵوانە ئەمانش دوو نابنەوە ینی دروست نابنەوە لەو سروشتە باوەش بووین ینی مینەکان دوژمنی ئاژەڵە کێویەکانی شنوانە ئەمانش بە ئاسانی دروست نابنەوە ئەو پڵنەی کە بەحسەکرا لە هینە نادرەکانە لە سەراستی جیهان لەو پڵانەیە کە بوونی زۆر کەمە لە سەراستی جیهان بۆیە ینی مین کاریگەری لەسەر ئاژەڵی کێویش کردووە لە هەموو سنوورەکانی کوردستان بەڵام تا ڕادەیە ئێمە کە بمانێ هەر دڵی خۆمان خۆشکیاڵین هەر بوان ئەبتەقێتەوە نەک بە مرۆڤێک ئەبتەقێتەوە تیمەکانی ئێوە ئەو کارگوزار و کارمەندانی ئێوە کە ئەرکی هەڵگرتنەوە و وەکوەڵێ لە ناوبردنی مینەکانیان لە ئەستۆدایە کە ئێمە لێرەوە هیوای لە ساغی و تەندروستێکی باشیان بۆ خوازیین مەترسی مینەکان لەسەر ئەم کارمەندە بەڕێزانە ئەگە بیکەمە کۆتا پرسیارم مەترسی مین لەسەر ئەو بەڕێزانە چۆن چۆنیە ئایا مەترسیشی بۆ ئەوان هەیە لە کاتی هەڵگرتنەوە و لە ناوبردنی دایانە؟
بەدڵنیاییەوە لەبەرەوەی ئەو ناوچانی کە ئەوان ئیشی تیاکەن ڕاستە ئەوانەچن ئەو ناوچەیە پشکنن بەڵام زۆر ئەگەری هەیە تووشی ڕووداوی مین و تەقەمەنی بن و ژیانیان لە مەترسیدایە ڕاستەکەی کارمەندی مین کە لە ماڵەوە یەتە دەرەوە گیانی خاتە سەرلەپی دەستی پێشکەشی ماڵ و مناڵی خۆیەکە لەبەرەوەی بە هیوای ئەوە نیە بگەڕێتەوە با من بە ئاشکرا بیڵم ئەوانە پێشمەرگەی ئاوەدانی هەروەڵا ینی لێرەوە پێویستە حکوومەت بە باشی ئاگای لە کارمەندانی مین هەڵگرەوە بێ ئەو کارمەندانە بە دەرکا لە سیستەمی پاشە کەوتی موچە بەرێ ئەوانە ئیشێکەکەن مامەڵە لەگەڵ مەرگا ئەکەن کە ژیان بۆ مرۆڤەکانە گەڕنەوە ژیان ئەگەڕێنەوە بۆ مرۆڤ ژیان بۆ سروش دەگەڕێنەوە ژیانە بژێنەوە ناوچەیە کە نەتوانی بەکاری بێنی ئەوان وای لەکەن تۆ بتانی بەکاری بێنیت ڕاستە مامۆستا من هیچم نەماوە شتێک کە باسمان نەکرد بێ یان نەمان پرسی بێ پێویست بکات جەناب داماژەی پێ بکەی زۆر سپاس دەکەم ئەگەر بە کورتی بێ زۆر سپاس بۆ جەنابتان بۆم دەرفەتە هیوادارم کوردستانێکی پاک لە کاریگەری مین و تەقەمەنی هیوامان و ئاواتمانە بە نزیکترین کات بیبینین و داوا لە خەڵکەکەم دەستکاری مین و تەقەمەنی نەکا بۆ هەر مەبەستێ بێت بۆ مەبەستی ڕاوکردن بۆ مەبەستی ڕاوماسی بۆ مەبەستی بازرگانی پێوەکردن هەر ناوچەیەکیش هەر ناوچەیەک کە هەستکە قوتابخانەیەک گوندێک پێویستکە بە ئیشی کاروباری مین وشارکردنەوە لە مەترسی مین و تەقەمەنی ئەتوانن پەیوەندیکەن بە دەستگای مین بە بەڕێوەبەرایەتیەکانی گشتی کاروباری مین لە پارێزگاکان بەرخراوەکانی کاروباری مین کە لە هەموو شوێنێ بوونیان هەیە بۆەوەی خزمەتگوزاریان پێشکەشکەین چێ پەیامی وشیاری بێت چێ هەڵگرتنەوەی تەقەمەنی بێت مامۆستا دەستان خۆش بێت ئێمە هیوای لەش ساغی و سەلامەتی و تەندروستیکی و باش و سەرکەوتنێکی باشیتان بۆ خوازی بۆ جەنابتان بۆ هەموو کارمەندەکانیش دەستان خۆش مینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ